سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئەزیزانی من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزە بین بۆ ئەوەی درێژە بدەین بە ڤیدیۆکانمان تا باسی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بکەین لە پەیمانگەی تەکنیکی کۆیە. ئاخۆ ئەبێ ئەو بەشانەی کە لە پەیمانگەی تەکنیکی کۆیە هەن چی بن، کۆنمرەکانیان چەند بێ و بە پارالێل و زانکۆڵاین و ئێواران ئەگەر ئێوارانیان هەیە چەندی وەرگرتووە. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن تاوەکو بتوانن سوودی لێ ببێنن بۆ داهاتوو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو بناغە و بنچینەیەک بەکاری بێنن لە پڕکردنەوەی فۆرمەکانتانە. خۆشەویستانی من، ئێمە لەم ڤیدیۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی کۆیەکەین. پەیمانگەی تەکنیکی کۆیە لە چەند بەشێک پێک هاتووە کە ئێستا بۆ ئەوەی خۆشەویستی ڕوونەکەینەوە. با بزانین ئەو کۆنمرانەی کە وەریگرتووە چەندە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە پارالێل بە ئێواران بە زانکۆڵاین چۆن بووە تاوەکو ئەو شوێنەی کە ئەمانەوێت پڕی بکەینەوە کۆنمرەمان نزیک بێ لێوە یاخود بەرزتر بێ بۆ ئەوەی تووشی هیچ کێشە و گرفتێک نەبین و دڵخوازی دڵی خۆمان لە کاتی پێویستە هەڵبژێرین. یەکەم بەش کە لە پەیمانگەی تەکنیکی کۆیە باسێکەین بەشی پەرستاریە. لقەکەی زانستیە و زانکۆڵاینی پارێزگا 73.129 و گشتێکەی 7329. باشە بۆچی ئەم دوو نمرەیە وەکو یەکن؟ ئێمە لە ڤیدیۆکانی دیکەش ڕوونکردنەوەمان لەسەر ئەوەدا ئێمە لە پەیمانگەکانە 100% بۆ خەڵکی شارەکەیە، بۆ خەڵکی پارێزگاکەیە. بۆ نمونە پەیمانگەی تەکنیکی کۆیە سەر بە پارێزگای هەولێرە کە با بڵێن سنوورێکی فراوانی هەیە. لە کاتی پڕکردنەوەی زانکۆڵاینە تەنها خەڵکی سنووری پارێزگای هەولێر ئەتوانن با بڵێن پڕکردنەوە بکەن بۆ پەیمانگەکەیان. واتە ئێمە ئەگەر تا کۆتایی ڤیدیۆکەش بینەرمان بن ئەبینن هەموو کۆنمرەکانی زانکۆڵاین بە گشتی و بە پارێزگا هەمان شتە واتە دووبارە بۆتەوە. بۆیە ئێمەش بە دووبارەی نووسیمانەتەوە تاوەکو ڕوونکردنەوە بێ لە لای بەڕێستان کە تەنها 100% بۆ قوتابیانی پارێزگایە و قوتابیانی پارێزگایەکی تر واتە سلێمانی و دووهۆک ئەگەر بێنە لە پەیمانگەی تەکنیکی کۆیە پێشکەش بکەن ئەبێ بە پارالێل و ئێواران پێشکەش بکەن. بەڵێ ئێستا بەشی پەرستاریمان 73.129 وەرگرتووە بە زانکۆڵاین، پارالێلی پارێزگا 69.234 و گشتێکەی 80 وەرگرتووە. ئێوارانی پارێزگا 65.501 و گشتێکەی 78.047. دووەم بەشمان بریتە لە بەشی پەرستاری تەختەق 69.714 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینە کە وەریگرتووە. 67.255 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 74.286. ئێوارانی پارێزگا 64.857 و گشتێکەی 77.429. بەشی شیکاری نەخۆشیەکان 68.847 زانکۆڵاینەکەیەتی، پارالێلی پارێزگا 65.449 و گشتێکەی 75.714. ئێوارانی پارێزگا 64 و گشتێکەی 72.286. شیکاری نەخۆشیەکان تەقتەق 66.969 زانکۆڵاینەکەیەتی و پارالێلی پارێزگا بریتە لە 65.143 و گشتێکی 72.571. ئێوارانی پارێزگا 63.143 و گشتێکی 69.714. ئەمە بریتی بوو لە بەشە پزیشکەکان لە پەیمانگەی تەکنیکی کۆیە. بە هیوای ئەوەی ئەو ئەزیزانی کە با بڵێن حەزیان لێیە بچنە بەشە پزیشکەکان بتوانن سوود لەم کۆنمرانە وەرگرن، نمرەی لەمانە بەرزتر بەدەست بێنن تاوەکو بتوانن بە ئاسانی لە کۆیە داوامی خۆیان بکەن ئینشاءالله. ئێوەش خۆشەویستان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان بەیان بکەن و ئاگاداریان بکەنەوە لە بوونی کەناڵەکەمان تاوەکو ئەوانش بتوانن سوودی لێ ببینن. تەکنەلۆژیای نەوت کارپێکردن و کۆنتڕۆڵ 64.717 زانکۆڵاینەکەیەتی و 56.19 پارالێلی پارێزگایەتی
6.904 گشتێکەیەتی و ئێوارانی پارێزگاش 54.394 وەرگرتووە و گشتێکەی 57.8. بەشی ئافرەتان و لەدایک بوون لە پەیمانگەی تەکنیکی کۆیا 63.173 وەرگرتووە و پارالێلی پارێزگاکەی 61.76 وەرگرتووە. پارالێلی گشتێکەی 68.286 وەرگرتووە. ئێوارانی پارێزگا 6.286 و گشتێکەی 67.143. طبعاً بەشی ئافرەتان و لەدایک بوون تەنها تایبەتە بە ئافرەتان ئەتوانن ئەو بەڕێزانی کۆنمریان کەمە سوود لەم بەشە وەربگرن بۆی بەشێکی پزیشکی تەواو بکەن. کارگێڕی دەستگاکانی گەشتیاری کە تەنها بەشی وێژەیی وەرەگرێت 62.504 زانکۆڵاینەکەیەتی 53.772 پارالێلی پارێزگایە و 56 گشتێکەیەتی 54.2 ئێوارانی پارێزگایە و گشتێکەی 54,288. کارگێڕی کار تەختەق ئەوێش بۆ زانستی وێژەیە 59.3 وەرگرتووە لە زانکۆڵاین و پارالێلی پارێزگا 55.3 و گشتێکەی 63.704. ئێوارانی پارێزگا 54.069 و گشتێکەی 58.1. کارگێڕی کار لە کۆیە زانستی وێژەی وەرەگرێت 59.2 زانکۆڵاینێتی 56.7 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 60. ئێوارانی پارێزگا 54.053 و گشتێکەی 57.9. تەکنەلۆژیای نەوت شیکاری کیمیایی بەشێکی زانستیە 58 زانکۆڵاینێتی 57.2 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 63.35. ئێوارانی پارێزگا 53.78 و گشتێکەی 59.2. کۆتا بەشمان بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری واتە IT 57.1 زانکۆڵاینێتی پارالێلی پارێزگا 57.866 و گشتێکەی 60.1. ئێوارانی پارێزگا 55.794 و گشتێکەی 58.8. خۆشەویستانم، ئەمە کەمترین کۆنمرەی زانکۆڵاین پارالێل ئێواران بە پارێزگا و بەگشتی بۆ بەشەکانی پەیمانگەی تەکنیکی کۆیە بوون بە هیوای ئەوەی سوود ببینن لەم کۆنمرانێک کە ئێمە بۆ ئەوەی بەڕێزمان خوێندەوە تاوەکو بتوانن ئامادەکردنێکی تەواو بکەن بۆ ئەوەی لە کاتی تاقیکردنەوەکانە کۆنمرەی تەواو بێنن. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تا ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن.